بەناوی خوای بە بەزەی و بەخشندە خۆشەویستانم خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا لە بەرنامەی نووسین و یادەوەری با خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستانم بەسەرهاتێک هەیە سەبارەت بە ئەم بەرنامەیە و هەروەها سەبارەت بە ئەو ژیانە تایبەتی کە بەڕێز مامۆستا عەلی باپیر هەیبووەوە لە چوارچێوەی کتێبی ڕێگای ساڵحبوون و بەرەوخواچوون کە ئەمە دووەم ئەڵقەیە لەسەر ئەو کتێبەیەکەن کە ئەبێت تا ئەڵقەی ژمارە 22 بەرنامەکەمان. مامۆستا حەزم کرد بەسەرهاتێک هەیە کەم تا زۆر ئەوانەی کە گوێ لە بەرنامەکەگرن تەلەفۆنمان بۆکەن و هەروەها کە پێمانەگەن هەندێکیان یادەوەریان هەیە یا هەندێکیان قسەی تایبەتیان هەیە. من زۆر جار حەزم لەو هینە هەیە لەوەی کە جارێککە لە بەرنامەکە باسی بکەمەوە بۆی هەم ڕێز لە بۆچوونەکەی بگرم هەر بزانم حاڵەتەکەش چۆن کەوتوتەوە. بەڕێزێک لەم شوانەیە تەلەفۆنی بۆ کردم حتمما ڕەنگە جەنابیشت بیناسی ناوی بەڕێز کاک عەبدوڵڵایە حەز ناکەم شوێنەکەی بڵێم کوێیە، بەڵام ئەم پیاوە وتی من وەختی خۆی نەخۆش بووم تووشی فەقەراتێکی زۆر زەحمەت بووم و ماوەیەکی زۆر لەسەر جێگا بووم کە کاتە ساڵێک و 3 مانگ وتی ئەم ساڵ و 3 مانگە حتا ینی جگە لە وڵاتی خۆمان وڵاتی تریشم کردو بۆەوەی کە چاک ببم هەتاکو مناجاتم لەگەڵ خوای پەروەردگاریشا کردووە خوایە من بەندەیەکەم تەسەورەکەم کە ئەوەندە یعنی جگای ئەوەنە نەبم شایانی ئەوە نەبم کە بەم شێوەیە مەسەرم بۆ منە لەسەر جێگا بم خۆ بۆ تۆ ئاسانە ینی شیفام بدەی واروەها دوعام زۆرە کرد ینی بە جۆرە لە جۆرەکان ناومێت ببووم کورتەکەی ئەمەیە کە ئەوەی کە بەڕێزیان جێڕایەوە وتی شەوی خەونم بینیوە خەونم بە بەڕێز مامۆستا عەلی باپیرەوە بینیوە لەوەی کە چوومە خزمەتی لە خەوەکەیە و لە خەوەکە تەکلیفیشم لێ کردووە کە دانی دوعام بۆ بکە دوعا بەشکەم خوای پەروەردگار ظاهرا مامۆستا پیاوێکی ساڵحە ینی داوام لێ کردووە کە بۆم پاڕێتەوە لە خوای پەروەردگار کە خوا شیفام بۆ بنێرێ. وتی ئەوەش بۆ لە خەوەکەمە مامۆستا دوعای بۆ کردوم ڕاستەکەی وتی داواشی کردو خوایە بە شێوەیەک شیفای بە جگە لەوەی کە ئازاری نەمێنێ تەنانەت ئەندازەیەک دکتۆرەکەش تووشی تەعەجوب و واروها بە جۆرە لە جۆرەکان تووشی ئەوە بکات کە بزانێت ئەم نەخۆشە چۆن چاک بۆتەوە. وتی بە فیعلی کە خەبەرم بۆتەوە کە هەڵساوم ئازارم نەبووە هەتاکو گەڕاوم لە ناو ماڵەکەمە حتا خێزانەکەم زۆر بەلایەوە سکێری بوو کە من چۆن ئاوا چاک بوومەوە. وتی بە فیعلیش کە چوومەوە بۆ لای دکتۆرەکە وتوێتی ویستێتی مەوعیدی عەمەلیاتم باتێ بەڵام وتووە من ئەو تا کێشەم نییە وتی تا ئەم لەحزێش هیچ کێشەیەکم نییە الحەمدولله خوا شیفای داوم و هەروەها وتی بە فیعلی دکتۆرەکەش وتوێتی من ئیتر هیچ شتێکم نییە بۆ ئەوەی کە تۆ ئاوا بەم شێوەیە چاک بوویتەوە نازانم یعنی چۆن تەسەوری ئەوە بکەم یا مەسەلەن لە چوارچێوەیەکی شتێکی عیلمیە طبیە ناوی بێنم. بەهەرحاڵ ئەمەی بۆ من جێڕایەوە حەزم کرد سەبارەت بە کتێبی ڕێگای ساڵحبوون و بەرەوخواچوون کە ئێمە باسمان لە ئەوە کرد کە ئینسان پێوەستە بێ بەخوای پەروەردگار و حاڵەتە ڕوحیەکانی بۆ دروستە بێ. حەزم کردم سەرگوزشتەیە جارێککە لە چوارچێوە ئەم بەرنامەیە بۆ جەنابەت بجێڕمەوە خۆشت بزانم چۆن تعبیری ئەم بابەتەکەی. بەڵێ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. کاک پەیوەند ئەو کە عەبدوڵڵا کە دیارەوەی بۆ جەنابەت جێڕاوەتەوە هەندێک وردەکاریکە هەیە دەمێ بە خێرایی من باسی بکەم. من دیارە نەمدەناسی بەڕاستی ئێستاش نایناسم بەڵام چەند جارێک تەلەفۆنی کردبوو مامۆستا حەسەن گوتی مامۆستا کاک عەبدوڵڵایەک برایەکە ناوی کاک عەبدوڵڵا من نازانم چییە بەڵام دەڵێ خەڵکی سێ سادقم و شتێکی گرنگم هەیە پەیوەندی بە مامۆستا هەیە دەمەوێت بۆی باسکەم. ئەیوتم ناتوانێ بێ بۆ هەولێر وڵی دەڵێ ناتوانم دەیوتم باشە گەجارێک چووینە سلێمانی و بیرم بێنەوە تەلەفۆنی بۆ دەکەم بابێ نەمدەزانین داخوا ئیشەکەی چییە. وەڵاوە بوو تەلەفۆنمان بۆ کرد و مامۆستا حەسەن مەوعیدی بۆ دەناو هات کە هات بۆ لام کە عەبدوڵڵا یەکەم جار بوو بیبینم ئەو دەیگو من تۆم بینیوە دیارە عەجایب نییە خەڵک زۆر من دەبینێ چ لە کۆڕ و دیداری گشتی ئەوانە بەڵام من دەهاتەوە یادم پێش هەموو شتێک گوتی مامۆستا پێم خۆشە تەماشا ئەو وەرەقانە بکەی. ئەمیش نەمدەزانین جارێ مەسەلە چییە گوتم ئاخر ئەوە چییە کاکە گوتێ تۆ مامۆستا زەحمە نەبێت تەماشایان کە خۆ 10 دقەی دەوێ 5 دقەی دەوێ ئێمەش تەماشام کردن هەمووی وەرەقەی دکتۆر بوون هی هەولێر هی سلێمانی هی بەغدا بێتەوە یادم هی
تاران ئێران نازانم ورمیە بوو کرماشان هەمووشی باسی ئەوەی فەقەراتوانە هەمیشتم زە تۆ پێم بڵێ بە گشتی چییە وتی وڵای ئەوە وەرەقەی 15 دکتۆرە تا سەر چوون بۆ لای 15 دکتۆر پزیشک هەمویان گوتویانە تەکیدیان کردوەوە کە تۆ دەبێ فەقەراتی پشتت عملیات بکرێ ئەوتمە تۆ چۆن بووی گوتی من مامەساوەکو گۆچانم لێ هات و ئاوا فەقەراتم شەمی بوو 2 ساڵ بوو یا گوتی ساڵ و نیوە بوو نەمدوێن لەسەر پشت خەو هەر دەبوو وەک گڵۆ خۆم خڕ کردوە تەنیشتێ خەوت بام بەدە بە گۆچان نەبە نەمدەتوانی بڕۆم پشتیشم ئاوە شەمی بوو دکتۆرەکانم و گوتیان دەبێ عملیاتکەوە تا وەرەقی هەمویانە دوجار چوون بۆ لای دکتۆرێک لە سلێمانی موعیدی بۆ دانام ڕۆژی پێنجشەم چونکە عملیاتم کا گوتم دکتۆر هاتووم هەر پشتم هەڵدڕە و یەکسەر عملیاتی بکەم مردم بەو ئازارە و ئازاریشم زۆر بوو تی وەڵاهی عەبدوڵڵا گیان بەداخەوە کە نازانم کوتی دەرمانێکە کوتی ئەوەمان لا نییە دەبێ ڕۆژی شەمە بێ وتم جا کاکە من چکوا تا شەمە تەحەمل دەکەم تی کاکە وەڵای دەبێت تەحەمل بکەی بچۆوە بەیانی جومعەیە و شەمە ئینشەڵڵا بەهاوتی هاتمەوە بۆ ماڵ و جاوەکو بۆ جەنابی گەڕاوەتەوە لەما بێ گوتی 6 هەڵام بوو وتی بە ڕۆژوو بۆ دیارە دەکوتی زۆر دوعام کرد و پاڕامەوە گریام و خوایە بەو تەمەنی گەنجێتیم عملیات نەکرێم و سەقەت نەبم و ماڵ و منداڵم هێژیانم پێخۆش ئەوەی بۆ من گێڕایە وەکو بێتەوەیاتەوە دیارە کە شەو خەوتووە فعلەن وەکو بۆ جەنابیشتی گێڕاوەتەوە خەوی بینیوە پیان گوتووە بچۆ بۆ لای فڵان کەس دوعات بۆ بکە چاک دەبی هاتووە هەراتم بۆ هەولێر لە خەومدا تۆ لە خانوێکی 2 تەبەقە بە 3 تەبەقە بوو شوشە بەند بوو وتی کە هاتم یا لەسەر بەرماڵ بووی یا قورئانت دەخوێن تیمیش سەڵاوم کرد و گوتت بەخێر بێ فەرموو حاڵ و حسابم وایە دکتۆرەکان دەڵێ دەبێ عملیات بکەیت وتی تۆش جامادەم دکتۆرەکان دەڵێن بۆ عملیاتی ناکەی آخر پێم خۆش نییە عملیات بکەم وتی تۆ پێت خۆشە چی بکەی وەڵا پێم خۆشە تۆ دوعام بۆ بکەیت چاک بم پێیان گوتم ئەگەر تۆ دوعام بۆ بکەیت چاک دەبم گوتی بەڵام گوتوشیانە پێیان گوتوم کە ئەگەر دوعای بۆ کردی باوات دوعا بکە بۆ خۆشی گوێت لێ بێ بەدەنجی بەرز تۆ دەستت بەرز کرد و کت خوایە شیفای ئەو کاک عەبدوڵڵا بدەیت بە زۆرێک شیفای بدەیت کە بۆ خۆشی سەری سوڕ بمێنێت کە چۆ بۆ لای دکتۆرەکەشی سەری سوڕ بمێنێت تی وەڵا ئاوا دوعات کرد و تی من هاتمەوە لە خەومدا دیارە کە بەیانی خەبەری بۆ تۆ گوتی ئەوە دەوری 2 ساڵ بوو من لەسەر پشت نەخەوت تی کە خەبەرم بۆ لەسەر پشت ڕاکشابووم تەخت زۆرم پێ عەجایب بوو لاقم جوڵان تەماشا دەکەم دەتوانم لاق بجوڵێنم هەڵسام دانیشت بوو چوم دەستنوێژم گرت و دیارە خێزانێکی سەری سوڕماوە عەبدوڵڵا هەموو جارە دەبوو ئەو هاوکاری کردوان بە گۆچان چووبام ئەو گۆچانەکەت بۆ پێێنێ و بۆ مندا ئاگادار نەکرد و کاتی نوێژی بەیانی بوو وتم دوای بۆت باز دەکەم ئیدی بەهەرحاڵ دوایش کە چۆتەوە بۆ لای دکتۆرەکە دکتۆر هەر چاوەڕێی عملیاتەکە بوو دەڵێ عەبدوڵڵا هاتی خۆی حاضر کرد بوو دەموتمە تۆ بۆ تەماشام ناکەی دکتۆر تەماشای چیت کەم عەبدوڵڵانی موعیدمان هەبووتم با بەڵام تۆ تەماشایەکەم کە وەڵا خۆ ڕازەکەی وەچێ پشتت ڕاست بۆتەوە بڵێ ئەی گۆچانەکەشت پێێنی وتم نەخێر ئەی چی وەڵا دکتۆر چاک بوو هەر تەماشایەکی کردم و تۆ نوێشکەری وتم بەڵێ وڵایە تۆ دەرخواشی فایداوی جا ئەوە کاکە پەیوەند شتی کەش زۆرە لەو بابەتەوە شتی کەش هەیە یعنی وەڵامی پرسیار دراوەت و کابرا گرێ ئیشکالێکی هەبووە یا گرفتێکی هەبووە مەسەرەن چارەسەر دەبێ ئەوانە هەمووی دەچێتە چوارچێوەی شتی ڕوحیەوە ئەجا من جاری وا هەبوو کە کەسێک لە خەویدا گرفت و کێشەیەکی هەبووە هاتوو بۆ لام لە خەودا پێم گوتو ئاوا چارەسەر دەبێ یا دوایی هاتوو کە بڵێن حاڵەتی بێداری دە مامۆستا تۆ ئاگار لێ بوو شەو ئاوکتمنەوە لاگەم لە هیچ نییە ئەوە ئیشی ڕوحە مەرجە من پێ بزانم ئەوە خۆی وەکو گوتم هەمووی تەجربەی زاتین ئێستا و کە عەبدوڵڵا کە خۆی بۆی نەجێڕابینەوە هەمە چوزاری ئێستا ئێمە کە دەیجێڕینەوە کەسێک کە بڕای پێنەکە خۆت چی لێ بکەینەوە بڕوا ناکەوتەوە بەڵاوە ئەو شتانە هەیە و من خەڵکی دیکەم بینیوە کە بەردی گورچی لێ هەبووە ئینسانی باش دوعای بۆ کردووە بردی گورچی وتیان دەبێ عەمەلیات بکەیت بەردەکە چەند بەردێک بوون دوایی کە دوعای بۆ کراوە و چۆتۆ بۆ لای وەکو قەت بەردی تێدا نەبێ گورچی لێ شتی کەشەر هەیە ینی هەبووە مەسەن گوتوانە نەخۆشی سەرەتانیەتی یا مەسەن نەخۆشی دیکەیەتی یا هەبووە من نافرەتەی بۆ جێڕام وتی دەستم شکا بۆ ئەو دوو ێسقانەم ئەوە بوون
وتی لە خەودا بڵێ خەوی بە پیاوچاکێکەوە بینی و دەستی پێدا هێنا وتی بەیانی کە خەبەرم بۆوە توی ئێسخانەکانی ئەوە بوون وتی دەستم چاگەوەکو قەت نەشکاوێ ئەوانە بەتەکیید شتی واریدن بەڵام وەکو گوتم ئەزمموی زاتین یعنی کەسێک ناتوان نەقلیکە بۆ خەڵکی دیکە بە خۆی هەستی پێ مامۆستاکە بچینەوە سەر کتێبەکە لە پێشەشی چاپی چوارەمدا بە درێژی جارێکی دیکە دەیتەوە سەر گرنگی و باخی تەسکی نەفس و بە درێژی ینی باز لەو حاڵەتاکەی و لە شوێنێکە ئەنووسی بەڵێ تەسکی نەفس سەرفرازی و بەختەوەری و دواڕۆژ و سەرکەوتن و پیت و پێز بوون لە کار و چالاکیدا و سەلامەتی و پارێزان لە پەککەوتن و ڕووخان و نەبەزین یان گەندەڵبوون و لادان و هەتەڵەبوون لە مەیدانی تێکۆشان و کار و جموجوڵی ئیسلامیدا ئەپارێزێ ڕاستێکی کە ئەم پێشەکەم خوێندەوە هەزم کرد مامەسان نیگەرانیەکت هەیە ئەوەی کە نیگەرانی لە حاڵەتی ئیسلامی و ڕەنگە لەو حاڵەتی کە ینی کۆمەڵک کێشە و گرفتی دەرونی و ڕۆحی هەیە لە چوارچێوەی کاری ئیسلامیدا هەسم کرد هەر ئەوە لە جەنابەت بپرسم ئایا بۆ چوونەکەی من بۆ چوونێکی ڕاستە یانەوە هەر تێگەشتی من بۆ کە جەنابەت لەو پێشێکی هەستەکرێت کە نیگەرانی لە حاڵەتی ئیسلامیەکەەوە پێ وایە حاڵەتە ڕۆحی و معنەویەکانیان باش جێگیر نەبوون ڕێک وایە ئەوەی جەنابەت لێ تێگەیشتووی هەروایە و ئێستاش لەگەڵدا بێت کاک پەیوەند جا من نەکەر وەکو خەڵکی ئیسلامی بەواتە حیزبیەکەی هەر خەڵکی دیندار بە گشتی جا بە مەلایەوە بە شێخەوە بەلایەنە ئیسلامیەکانەوە بە ئەهلی تەسەوفەوە بەوانەی کە تەوژمی سەلەفی ئەو ناویان کە لە خۆیان ناوە و بە خەڵکی دیکەوە بە گشتی کاکڵە و کرۆکی دینداری و موسڵمانەتی بریتێ لەوە کە ئینسان پاک و چاک بێت تەزکیە یعنی چی وشەی زەکا تەزکیە لە زەکا یەزک و تەزکیەتەن وشەی زەکا بە سێ واتە هاتووە بە معنای نەما گەشەی کرد بە معنای تەهوڕە پاک بووە بە معنای سەڵەحە یا سەڵوحە چاک بوو کەواتە تەزکیە نەفس یعنی پاچی و گەشەکردن و چاکی یعنی خوا سبحانه وتعالى شریعەتەکانی خۆی دابەزاندووە کتێبەکانی دابەزاندووە پێغەمبەرانی ناردوو عەلەیهیم السەڵات وەسەلام بۆچی بۆ کە مرۆڤەکان پاک و چاک بن لە ذاتی خۆیاندا کە پاک و چاک بوون وەکو تاکەکان ئەو کاتە کۆمەلگاکەشیان کۆمەلگایکی تەندروست و پاک و چاک دەبێت ئەو کاتە ژیانێکی ڕێک و دادگەرانە و ژیانێکی کە شایستەی مرۆڤ بێدەیان بێ و لە تاقیکردنەوەی خوا دەردەچن و بەندایەتی خۆیان بۆ خۆی پەروەردگار لە ژیانی خۆیاندا بەرجەستە دەکەن جا ئەوە شتێک نییە بڵێ وڵا ئەوە قۆناغێکە لەو قۆناغەدا خەڵکەوە تەسکیە بووە بەردەوامە پرۆسەیەکی بەردەوامە بۆی خوا سبحانه وتعالى لە قورئاندا بە سیغەی تەفەعول هێناوێتی قەد ئەفلەح من تەزەکا قەد ئەفلەح من تەزەکا قەد ئەفلەح من زەکاها تەزەکا یعنی خۆی پاک و چاک دەکا هەر کەسێ خۆی پاک و چاکە سەرفرازە و ئەو نوقسانیانەیە کە هەبن لە دینداری موسڵمانەتیدا بە تایبەت لە کێدا زیاتر بەرجەستە دەبێ و نوقسانیە لە کەسانێکدا کە تیشتیان لەسرە لە کەسانێکدا کە زیاتر پێگەکەیان دیارە دەڵێ ئینسانەگە لە شوێنی بڵین دووەسا هەموو جۆرە بایەک دەیگرێتەوە ئەگەر ناخۆ زۆر کەس نوقسانی هەیە بەڵام ئەوەندی نوقسانی مەلایەک بانکخوازێک کەسێک کە کاری ئیسلامی دەکات لە مەیدانی کاری ئیسلامیدا کەسێک کە دەچێتە سەر کەناڵە قسە دەکات وەکو نوقسانی ئەو دیارە هەموو خەڵک تەماشای دەکات خەڵکی کەس نوقسانی زۆر بەڵام خەڵک نایبینێت چرای لەسەر نییە تیشتی نەخراوەتە سەر بۆیە ئەوانەی کە قیادە و ڕیادەی مسڵمانان دەکەن جا لە هەر ڕوویەکەوە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی معنەوی لە ڕووی فیکری حقیقەت دەبێت لە خەڵکی دیکە لە خۆ وریاتر بن و زیاتر کار لەسەر خۆیان بکەن ئەجاوە و نیگەرانی من لێرەوە کە من مەسەن بینی و مە کەسانێک ئێستاش لەگەڵدا بێ ینی کەسێک دەبینم باسی ئیسلام دەکا و باسی دینداری و باسی موسڵمانەتی دەکا بەڵام دوایی کە لێی وردە بمە بۆ خۆی وا هەزەکەم بەتاڵ و حەتاڵە یە دەڵم کە تۆ ئەوەی کە بە خەڵکی دەڵێ توجاری بە خۆ لە خۆتیدا بێنەدی بە خەڵک دەڵێ بە تەقوا بەجارێ بە خۆت ئەهلی تەقوا بە خەڵک دەڵێ بەندایەتی بۆ خوا بکەن جارێ بۆ خۆت وا بە چونکە زمانی حاڵ هەموو کەس تێی دەگا
بەڵام زمانی مەقال و وتار هەموو کەس تێی ناگا زمانی حاڵ یعنی بتەوێت خەڵک فێرە تەقوا بکەیت لە خۆتیدا بەرجەستە بکە فێرە زوهدیان بکەیت لە خۆتدا خۆت دنیا بەکەم گر بە فێرە دادگەریان بکەیت بۆ خۆت دادگەر بە فێرە تەواضوعیان کە بۆ خۆت خاکی بە فێرە عیلمیان کە بۆ خۆت ئەهلی عیلم بە و هەروەها فێری ڕەحم و بەزەیان کە ڕەحم بەزەی لە خۆتدا بەرجەستە بکە خۆ پێغەمبەری سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم زیاتر بە زمانی حاڵ و کردار خەڵکی تێگەیاندووە خەڵک تەماشای پێغەمبەری خۆی کردو عليه الصلاة والسلام بەرجەستەکەری هەرچی ڕەوشی بەرز و جوان و هەرچی سیفەتی مەزن بووە هەر تەماشای کردو هەموو ئیسلامی بە بەرجەستەکراوی تێدا بینیوە و هەروە خەلیفە ڕاشیدەکان هەر کەسە بە پێی خۆی و دوایی پێشەوایانی چاکی ئێمە خۆ ئەوە نەبوو هەر زمان و زاری قەڵەباڵغیان هەبێ ئەوە بوو کە دەڵێ 7,000 کەس دەچوون گویان لە ئیمام ئەحمەد دەگرت لە هەندێک ڕێواتدا دەڵێ 50,000 کەس لە هەندێک ڕێواتدا دەڵێ 10,000 کەس گویان لێ دەگرت 500یان حەدیثیان لەبەر دەنووسی ئەوی دیکە چیان دەکرد بەس تەماشای هەڵس و کەوت و تەماشای ئەدەب و نەجابەت و ئەوەیان دەکرد خۆ ینی حەقیقەت ئێمە دەبێت بە زمانی حاڵ زیاتر خەڵک ئاشناکەین بە ئیسلام تا زمانی مەقەلجا بە تایبەت وەکو گوتم ئەوانەی کە خەڵک دینیان لێ وەردەگرێ دەبێت زۆر لە خۆیان وریابن لێرەدا هەرچەند دەزانم بە پەرەی پرسیارێکی بکەی بەڵام یادەوەریش خۆشت بۆ بجێڕنەوە نازانم جارێک کە جێڕامەوە نا جارێک لەگەڵ جەنابی مامۆستا شێخ لەتیفی واژەیی هەزار ڕەحمەتی خوای لێبێ و خوا دەرەجەی لە پایە بەرزکە لەم شاری هەولێرە لەگەڵ مامۆستا شێخ لەتیف ئەو کاتە لە ساڵی 92 بوو پێش وەفاتی یان 91 بوو دوای ئینتیفاضیان 92 و دووربەرە لەم هەولێرە میوانی ماڵێک بووین مامۆستایەک بوو شێخیش بوو مامۆستاش بوو ڕشێکی جوانی هەبوو سیمایەکی هەیبەتێک و بەڵام جگەری دەکێشە مامۆستا شێخ لەتیفیش بە ڕەحمەت بێ لەگەڵی کەوتەوە توێش گوتی جگەرە حرامە و جەنابی شێخ جەنابەت ئەوە مامۆستای و شێخی و ئەویش نوکوڵی دەکرد دەگوین نەخێر حرام یا دەگو مەکروه و ناپەسەندە بە هەر حاڵ منیش ئاوە دانیش بووم دیارە منە و کاتت بڵێن مامۆستا لە ئێمە بەتەمەنترمش دانیش بووم بە ئەدەبێکەوە قسەم نەدەکرد دوای تەماشاک مناقەشەکە گەرم بوو مامۆستای جگەرە چێژ نەیدە سەلمان بوو جەنابی مامۆستا شێخ عەبدولەتیف ئەمیشتمەڵاگە دەرفەت دەنەمیش قسەیشی تیا دەکەم وتیان فەرموو قوڵاق بوون و فەرموو وەڵاهی جەنابی مامۆستا شێخ جەنابەتەوە دەفەرمووی جگەرە حرام نیە و دەیکێشی و مامۆستا شێخ لەتیفیش بەڵگەی بۆ هێنایەوە بە بەڵگەکانی مقتەنیع بوو بای ئیقناع پێکردنی جەنابەت دەکەن بەڵگەکان بەڵام کە هەر نایسەلمێنێ من یەشت دەڵێم تیان بەڵێ هەموو قوڵاق بوون مەجلیسەکە قەڵەباڵغ بوو وتمەڵای من فەرۆشی ئەوە مێستا هەر کەسێک جەناب بۆ سیمایەوە ببینێت جگەرە بکێشی دەڵێ بە تاکید جگەرە کێشان یان واجبە یاخود سنەتێکی مؤەکەدەیە یعنی چونکە پیاوی وەکو جەنابەت بەو سەر و سیما و هەیبەتەوە یا خەریکی واجبان دەبی لە واجبی بێ خوارە خەریکی سنەتان دەبی لە سنەتی ناخوار مێسان پەرۆشی ئەومە کە هەر کەسێک تۆ بینێت هیچ دەڵە جگەرە حرام نییە یان واجب یان سنەتێکی مؤەکەدە وەڵا هەموو پێکەنین و کێوەڵا خۆوایە ئەمەسا خەڵک تەماشای تۆ بکە جگەرت بەدەمەوە دەڵێ ڕەنگە جگەرە ئەوە بێت ئەوە هیچ حرام نییە ناپەسەندی هەر نییە مەکروهیش هەر نییە بەڵام ئەگەر واجب نێ سنەتە تم ئێوە دەبنە سەر مەشقێکی خراپ بۆ خەڵک جا فعلا ئینسان دێ بە زمانی حاڵ خەڵک حاڵیکە بە زمانی حاڵ خەڵک بەکردەوە لە خۆتیدا بەرجەستە بکە هەموو کەس دەیبینێ و زۆر باش لێت تێدەگەن کە تۆ پەیامەکەت چییە مامۆستا دوو دیاردە لە ژیانی ئێستا بینی ئەو دیاردانەژێکیان مادیگەراییە ینی مرۆڤ زۆر پەیوەستە بە مادەوە دووەمیش ڕووکار یعنی ئینسان ئەتوانێت بە ڕووکار زۆر پەیام هەیە بیگەێنێ لە پەیامی دینداریەوە پەیامێکی تر ینی خەڵک زۆر ڕووکار حساب بۆ ڕووکارەکە بەس چ مادیەت و چ ڕووکار چەندێک مەسەلەن بۆن منە گرنگجیدان بەمانە لەسەر ئەساسی ئەوەی کە پێگوترە تەسکی نەفس و ڕۆحەکەوێت ینی تۆ ئەگەر وەکو جەنابەت باست کردەوە تا شێخێک بەم هەموو هەیبەتەوە بەم هەموو ڕووکارەوە جگەرە کێشە یا مەسەلەن بۆن منە ئەو مرۆڤی کە ئێستا زۆر پەیوەستە بێتەوە بە مادە و زۆر باوەش بە دنیاکە و ئەوێ هەموو شتێکی هەبێ تا چەند ئەم حاڵەتە لە ئێستا بەرجەستەیە و تا چەند ئەمە کاریگەژی لەسەر بەسایل لە ڕۆحیەکان دانێ گەورەی و مەزنی ئیسلام لەوەدایە کە هاتووە هاوسەنگی دروستکە لە نێوانی ڕوح و جەستەدا لە نێوان داخوازیەکانی ڕوحدا و داخوازیەکانی جەستەدا چونکە خوا سوبحانەهو وتەعالە مرۆڤی
لەو دوو پێکهاتە سەرچیە هێناوەتە دی فإذا سويته ونفخت فيه من روحي کاتێک جەستەکەیم ڕێک خست و لە ڕوحی خۆم ئەتە لەو ڕوحی کە دروستکراویشی تایبەتی خۆمە فۆم بەبەردا کرد جا هەم ڕوح کۆمەڵێک داخوازی هەن هەم جەستەش کۆمەڵێک داخوازی هەن داخوازیەکانی جەستە لە غەریزەکاندا بەرجەستە دەبنەوە غەرزەی خواردن و خواردنەوە و خەوتن و شت هەبوون و هاوسەرگیری و ئەو غەریزانی پەیوەندیان بەجەستەوە هەیە داخوازیەکانی ڕوح ئەوانیش لەوەدا خۆیان دەنوێن کە پەیوەندیان بەخواوە هەیە سبحانه وتعالى پەیوەندیان بەدیوی پەنهانی مرۆڤ و بە پەیوەندی لەگەڵ خواوە هەیە سبحانه وتعالى جا ئیسلام هاتووە هاوسەنگی ڕابگرێ لە نێوانی ئەو دوو داخوازیەکانی جەستە و ڕوحدا ئەم ڕۆژگارەی ئێمە کاک پەیوەند ڕۆژگارێکە کە شارستانەتی مادی ڕۆژ ئاوا کە درێژە پێدەری شارستانەتی مادی ڕۆمان ئەویش هی گریک ئەویش هی یۆنان یعنی ئەو شارستانەتی ئێستا بەسەر دنیادا هەیمەنەی کردووە لە ڕاستیدا چەند ئاڵلقەیە کە هەمووی شارستانەتی مادی بوون واتە وایان تەماشای مرۆڤ کردووە کە جەستەیە ڕوحەکەیان نەبینیوە وایان تەماشای ژیان کردووە کە تەنیا مادەیە دیوە پەنهانەکەیان نەبینیوە ئێستا کە تۆ تێبینەکەت زۆر جوانە تۆ ئێستا تەماشای کەناڵەکانی ڕاگەیاندن بکەیت لێرە لە هەر شوێنێکی دنیا باسی چییە هەمووی باسی ئەو شتانەیە کە داخوازی جەستن هیچی ناچێتەوە سەر داخوازی ڕوحی زۆر بەکەمی ڕێکلامەکان یا ڕێکلام بۆ خواردن بە هەموو جۆرەکانیانەوە جا هەر چەند ناوە برنجمان هەر کامیشان دەڵێ ئەو برنجە بیخۆی زۆر چاکە نەکەر چاکە وڵای شتیوا دەگوتری هەموو کەس دانێت درۆێت ئەتۆ ئەگە دەتەوە شاد و بەختەوە باخبا بە برنج خواردن شاد و بەختەوەر دەبی وڵای وایە ساواری دەخواست زۆر شاد و بەختەوەرە هیوا برنجی دەخوا لە خەفەتا غەری کە بمرێ تا بە تایبەتی برنج کاربۆهیدراتی زۆرە و شەکرە و قەڵەو بوون و بە هەر حاڵ مەبەستمەوەیە باسی ئاوە تەماتە دەکا ئەگەر دەتەوێت نازانم بە ئاواتەکانت بگەی ئاوە تەماتە یە باش ئاوە تەماتە خواردن یانی شتی زۆر سیر هەیە کە بەڕاستی من لێرەوە دەیڵێم کە ناشیر نەبوو ئەو کۆمپانیانە کە ئەو جۆرە بانگەشانە دەکەن خەڵکی مەوا چەواشە دەکەن عیبە ناشیر نە هەموو کەس دەزانێ وان نییە ئەتو هەر بڵێ ئاوە تەماتەکەم باشە چێشتەکەت خۆش دەکا بەڵام بڵێ پێی بەختە وەردەی پێی لە هەموو خەمان دەڕەخسەی ئاخرەوە هیچ ڕاست نییە جا یان بەرگ و پۆشاکە یان خواردن و خواردنەوەیە بەڵام مرۆڤ وەکو شاعرێک دەڵێ عليك بالروح فاستكمل فضائلها فأنت بالروح لا بالجسم إنسان ئاگاداری ڕوحەکەت بەو سیفەتە بەرزەکانی تێدا بێنە دی تەواوکە ئەتۆ بە ڕوح مرۆڤی نەک بەجەستە ئێستا تۆ من ئەو ساڵی 2011 چوین بۆ کەمبۆدیا ئێمە شاندێک بووین کۆمەڵ و یەکگرتووە فیلێک لەوێ بوو هەروە بۆ دیدەنی چوین ئەو فیلە بزانین داخواست چییە و کابرای فیلەوان لەوێ بوو ئەمی لێم پرسیکتمەوە فیلە تەمەنی چەند ساڵە ما بکتی تەمەنی 200 ساڵە بەخۆشتێکی وای بوو ئەوتمەوە فیلە تەمەنەوە مۆزمان کڕی ئاوا پێمان دا و جاوتەوە مۆزەکان یەک بەیەک نەدەخوات بە هێشۆ مۆزوو مۆزی بە هێشۆوە دەیخوارد 80 مۆز پێکەوە ئاوە ئەمیشتمەوە ڕۆژی چەند دەخواوتی وڵا 100 کیلۆ خواردنی ڕۆژی 100 کیلۆیە جاگە مۆز بێگەر پوش و کابێ هەرچی بێ تۆ بە چەند مرۆڤان بەقەدە و فیلە دەبن ئەگەر لە ڕووی جەستەیەوە بێ فیلێک بەرامبەری 200 نەفەرە 100 نەفەرە بەڵام مرۆڤ بە ڕوح مرۆڤە ئەو ڕوحەی کە وەکو گوتم لە شارستانەتی ئێستای دنیادا کە هەیمەنە هەیە بەسەر دنیادا هیچ حسابی بۆ ناکرێت هەر بۆ هێش تەماشا دەکەیت کاکە پەیوەند هەر بۆ هێش تەماشا دەکەیت ئەمریکا چین بەریتانیا فەڕەنسا رووسیا ئەو پێنج وڵاتەکە مافی ڤیتۆیان هەیە لە ئەنجومەنی ئاسایش هەموویان چەکی نێوچیان هەیە هەڵبەتە پاکستان و هیند و ئیسرائیل و هیدیکەش هەند چەکی نێوچیان هەیە دەڵێ ئەو چەکە نێوچیانەی کە ئەو وڵاتانە هەیەە بای ئەوە دەکا مرۆڤ ئێستا چەندە لەسەر زەوی دەوری 7 ملیار و نیو 8 ملیارە 6 هێندەی دیکەش بە هەموو خەڵاتشۆ بکە ئەوە بەرهەمی زانستێکە کە تەنیا خزمەت تەنیا جەستە دەبینێ تەنیا مادە دەبینێ گەنە ئەو زانستە دی لە ئێستا لە بەردەستی بێ ئیمانی و کوفر و ئیلحاددا بۆچی بەکاردێنرێ بۆ شتێ بەکاردێنرێت کە بەشەریتی پێ
قەلاچۆ بکرێت. بۆیە من پێم وایە ئێستا لە هەموو کاتێ زیاتر مسلمانان بە تایبەت بانخوازان مامۆستایان ئەوانەی کە قیادە و ڕادەی خەڵک دەکەن بۆ دینداری زۆر پێویستیان بۆ هێولانە ئیمانی و ڕوحی لە خواندا بەهێزکەن بۆ ئەوەی کە لە کەوتنە ژێر کاریگەری شارستانێتی مادی ڕۆژاوا سەلامەت و پارێزراو بن نەک هەر خۆیان سەلامەت بن بەڵکو هەوڵدە خەڵکی دیکەش دەربێنن لەوە کە بە کەوێتە زەلکاوی مادیگەرایی و بە ئاژەڵ تەماشاکردنی مرۆڤ و خوا لە بیرچوون و مامۆستا لە پێشەکی چاپی پێنجەمدا دەنووسی لە ماوەی ئەو 11 ساڵەی یعنی بەبەست ئەو 11 ساڵەی پێش ئەو چاپە پێش بەسەن چاپەکانی تر دەنووسی لە ماوەی ئەو 11 ساڵەدا هەوراز و نشێوی زۆر هاتوونە ڕێ لە 2000ەوە تا 2000 باڵا کە کاریگەریان لەسەر حاڵەتی بەرەوخواچوونم هەبووە بە تایبەتی ئەزمموی 22 مانگەی زیندانیکردنم لەلایەن ئەمریکاوە وەڵا حەزەکەین ینی بزانین ئەو ئەزمونکردنە مامۆستا مەبەست چیەوە ئەو ئەزمونکردنە کە تۆ لە زیندان بووی ینی لە زیندان شوێنی چ جۆر ئەزمونکردنێکە حەزم کرد ئەو هەوراز و نوشێوە یاخود با بڵێن ئەو کاریگەریە ڕوحیانی کە بەسەر جەناب تا هاتووە لەماوەی ئەو 22 مانگەشە وڵی دەبێت زۆر بە خێرایی بەسەریدا بڵ چونکە من دیارە خۆت دەزانێت لە کتێبی ئەشکەنجە و زیندان کە چاو پێکەوتن بۆ و کراوە بە کتێب و تەرجمەی عەرەبی و فارسی و تەرجمەی ئینگلیزیش کراوە ئێستا چاپە ئینگلیزیەکەشی لەژێر چاپە تەرجمە ئینگلیزیەکەشی لەوێدا بە تەفسیل باسم کردو بەڕاستی کاک پەیوەند من لە ژیانمدا ناخۆشی و ناڕەحەتی و هەژاری و نەداری و قەرزداری وشتم زۆر بینی بوو بەڵام سجن و زیندانی و بێدەسەڵاتیم نەبینی بوو لەبەر ئەوانەی کە لێم نزیکن دەزانە هەموو جارە دەپاڕەم و یاڕەبی خۆیان بە گرتن و بە زیندان و ئەوانە تاقیم نەکەیەوە کەچی سوبحان الله خوای پەروەردگار بۆ تاقی کردمەوە دیارە شتی خوا هەمووی لە جێی خۆیدایە بۆ من دیارە وا باش بووە هەرچەند پێم ناخۆش بوو عسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا زۆر جار شتێکت پێ ناخۆشە خوا خێرێکی زۆری تێدەخا کەم پێما ئەو زیندانیەم وا بوو جا ئەوەکو گوتم زۆری دەوێت ینی من ڕەنگە بە کتێبەکە بۆ خۆی 400 لاپەڕێ ئەو کتێبەی کە لەوبارەوە نووسیمە چاپ پێکەوتنە نۆ تەوەرەیە تقریبا 400 لاپەڕێ بەڵام ئەگەر خلاصەیەکی گوشراوێکی زۆر خەستی لێ خەمەڕوو ئەوژەوەی کە من لەو زیندانەدا کە بە حەقە زیندانێکی زاڵمانە بوو بۆ بە درۆ دەلەسە من گیرە ئەمریکەکان دوای خۆیان بۆیان دەرکەوت چیان تۆ بە زوڵم گیرم زمانی خراپت لێ کوتراوە هەرچی لەباری تۆ گوتراوە درۆیە بۆمان دەرکەوتە درۆیە لە خەڵکمان پرسیوە و لە وەزئی خۆت کە تێتەوە ڕادەمێنین لەوێ من بۆم بوو بە ئیعتیکافێکی ئیجباری بەڕاستی ماوەیەک بوو دەرفەتم نەدەبوو بچمە ئیعتیکاف و تۆزە بۆ خۆم ئاوە تەنیا و لە خزمەت خوادا و زیکر و فیکر و بیرکردنەوە و بەڵام ئەو 22 مانگە بۆم بوو بە ئیعتیکافێکی ئیجباری چونکە ئەو 22 مانگە من لە زیندانی تاکیدا بووم لە ژوورێکدا کە 2 مەترون بە 2 مەترونی بوو دیارە شوێنی خەوتنیشین تێدا بوو شوێنی دەستنوێژوشتیشی هەر تێدا بوو جا دەبێت چەندی لێما بێتەوە و خوا سبحانه وتعالى دڵی وا لێ کرد بووم کاکە پەیوەند کە دادەنیشتم جاری وا هەبوو لەو ژوورە 2 مەترونی بە 2 مەترونی و کە لە سەرەتاوە ڕۆژی 2 ساعتی دەریان دەکردین ئەوەی پێدان ئەکسەرسایز بۆ وەرزش و شت 2 ساعتی نیو ساعت ئێوارە نیو ساعت بەیانی 23 ساعت لە ژوورێ و لە سەرەتاوە دەرگاکانیشی تەختە بوو پەنجەرەکەشی تەختە بوو کارەباشی تێدا نەبوو واتە شەو ڕۆژ تاریک سەخت بوو بەڵام خوا سبحانه وتعالى بۆ منی وا ئاسان کرد بۆ چونکە لە خزمەت قورئاندا بوو دیارە قورئانیشان نەدێش پێم بێ ئەوە هیچ کتێب هەر ناندێ قورئانیشمان مصحەفیشمان لا نەبوو بەس خوا قورئانەکەی خز بۆ دڵوسینەمەوە لەبەرم بوو بڕوات بێ جاری با ئەوە دادەنیشتم یا کە نوێژم دەکرد وام دەزانی لە دەشتێکی کاکی بە کاچیم هەمووی سەوز هەتا چاو بڕدەکات سەوزە یا مەسەلەن بۆ خۆت دەزانی تەمەخۆ لەوێ سژن ئەوەی ناخۆ هیچ شتێکت بەرەز خۆت نییە کەنجی دەست نوێژ دەگری کەنجێ مەسەلەن دەخەوی کەنجێ دەخۆی چ دەخۆی چنا هیچی بەدەست خۆت نییە چ لە بەر دەکەی هیچی بەدەست خۆت نییە ئەمجا ئەوانە لە 24 ساعاتدا 48 جار دەهاتنە سەرت
هەموو نیو سەعات جارێک داخوا تۆ چی دەکەیت جا مەگەر چۆن دەناویستان هەموو جارش خەبەری دەبووە لە 24 سەعاتدا 48 جار دەبوو بێن داخوا تۆ چی دەکەی هەر ئەوە بۆ خۆی عەزابێک بوو بەڵام وەکو گوتم بە فەزلی ئەو ئیمان و لە خزمەت قورئاندا بوونە لەخوا بەزیاد بێن نەک هەر کاریگەری سەلبی لەسرم نەبوو زۆر ئازار و ناڕەحەتی هەبوو تەمە تایبەتی لە سەرەتاوە ئەشکەنجە و ناڕەحەتی و بەڵام دوایی ئەوە بوو کە خوا تەوفیقی دام ئەو کتێبە ئەو مۆسوعەیەش لەوێدا بنووسم کە ئەگە تاقە و وزەیەکی زۆرت نەبێن بۆت ناکرێ ئەوە 6 مانگی یەکەمی هیچ هەمووی هەر خەریکی ناڕەحەتی و تحقیق و ئەوانە بەڵام دوایی لەما بێ لە ڕۆژی 201ەمینەوە بوو من دەستم کرد بە نووسینی ئەو مۆسوعەیە کە ئێستا لە چاپی دومیدا 12 بەرگە و زیاتر لە 4000 لاپەڕەیە جا ئەو 4000 لاپەڕێ دا بەشی من هەمووی 659 ڕۆژ مامەوە 200 لێ دەرکە 200 ڕۆژی یەکەمی 459 ڕۆژەکە ڕۆژەکەی کۆتایشی لێ دەرکە چونکە لە کتێبەکە بوو بوومەوە بزانە 4000 لاپەڕ تەقسیم 450 بکە ڕۆژی چەند لاپەڕی بەردەکەوێت کە هیچ سەرچاوەیەکیم لەبەر دەزانە بجگە لە قورئان یعنی کە لێ وردەبمەوە فکری لێ دەکەمەوە دەڵێ بەگە خوا سوبحانە و تەعالا منی بەس بۆ بربێتەوە ئەو کتێبە لەوێدا بنووسم کە بەداخەوە تا ئێستا نەکراوە بە کوردی بۆی خەڵک بۆ پێویست نازانێ جگە لەو مامەسانێک کە بۆم هەدیە کردوون یا کەسانێک کە کڕیویانە بە عەرەبی دەزانن کە ئینشاءڵڵا چەند کەسێک پێشنیاریان کردو بیکەن بە کوردی بەڵام ڕەنگە تێمە ڕانەبینی بن بتوانن وەک پێویست ئەوە بکەن مەبەستمەوەیە کە لەوێدا زۆر شتم بۆ معلوم بوو زۆر شتم لێ حاڵی بوو و زۆر شتم زیاتر بۆ ڕوون بووە لەما وەکو بینی خۆم و خوا و کۆمەڵە شتم بینی یعنی چ لە کاتی ئەشکەنجەدران و چ دواتر و کە لەو کتێبەدا باسم کردوون بە ئەو کاتی ئێستان پێوە نەگرم باشخوات زاباتەوە مامۆستا دەست خۆش بێخوا دەچمەوە سەر هەر ئەو لەو پێشەچیە پامێکی تر ئاڕاستاکەی ڕاستەکەی پامێکی گرنگ بۆ تازە لاوەکان یا بۆ لاوان لە کچ لە کوڕان و لە کچان مامۆستا دەنووسی لەم ڕۆژگارەدا لە هەموو کاتێک پتر پێویستیان بە لەخوا نزیک بوونەوە و ساڵح بوون و نەفس تەسکەبوون هەیە حەز دەکەین ئەم پەیامە بۆ گەنجان کە زیاتر ناوڕۆکی کتێبەکە گرنگەکە لەلای ئەوان بزانین بۆ ئەوان مەسەلەن گرنگترە عەتاڵڵای ئیسکەندەری قسەیەکی جوانی هەیە هیچکە لە عاریفە گەورەکان کتێبێکی هەیە نامیلکەیە کە بەناوی الحیکەم العەطائیە دیارە کتێبی کەشی هەر هەن قسەیەکی جوانی هەیە دەڵێ من لم تكن له بداية محرقة لا تكون له نهاية مشرقة هەر کەسێک سەرەتایەکی گەرم و سوتێنەری نەبێ گەرم و داخ کۆتاییکی ڕۆشن و پڕشنگداری نابێت بۆیە من زیاتر ڕووم لە گەنج و لاوەکانە چونکە گەنج و لاوەکان گەنجێتی قۆناغی بنیاتنانی کەسایەتیە دەبینسان زۆر ئاگای لێبێ و پاشان قۆناغی گەنجێتی قۆناغێکە ئینسان ئیستعدادەکانی تێدا دەپشکون تواناکانی زۆرن توانای ڕوحی توانای فکری توانای جەستەیی و تازە چاو دەکات و دێتە نێو ژیان هەم بە باری خێردا هەم بە باری شەڕدا زووتر کار تێکراو دەبێ ئێستا تۆ تەماشا بکە هەموو ئەو جم و جۆڵە ئینحیرافیانەی کە هەن چی ئیسلامی چی غەیرە ئیسلامی سوود وەردەگرن لەو قۆناغەی سەرەتای گەنجەکان کە جارێ چاویان نەکردوەوە لە دنیا حاڵی نەبوون جا بۆ زانیاریت هەر کەسێک کاری کرد لەسەر ئەو قۆناغی هەرزەکاری بزانە پەیامێکی خراپی پێیە واتە ئەو حڕەکاتی جاوەکو گوتم چ عەلمانی و بە ناوی قەومیەت و عەلمانیەتەوە بێت چ بە ناوی دین و ئیسلامەتیەوە بێ کە تەرکیزی لەسەر ئەو چی نەبوو لەسەر ئەو توێژی کە هەرزەکارە 12 و 13 و 14 و 15 و 16 و ئاوە تا دەگاتە 20 ئەوە بزانە لە خۆی ڕانابینێ پەیام و بەرنامەکەی خۆی بۆ خەڵکی کامڵ و عاقڵ بخاتە ڕوو دەزانی ئەوانی پێ هەڵناخەڵەتێ دێت بۆ قۆناغی تازە پێگەیشتوان دێ بۆیە ئێمە لە ڕوانگەی ئیسلامەوە دەڵێین نەک بۆ هەڵخەڵەتاندنی گەنجان بەڵام بۆ ئەوە کە پەروەردە بکرێن پێویستە لەو قۆناغی سەرەتاوە
هەم ئەو گەنجان خۆیان ئاگایان لە خۆیان بێن باب و دایکیان وە کۆمەلگا دەبێ ئاگای لێیان بێ هەر کۆمەلگایەک هەر دەوڵەتەیەک هەر قەوارەیەک ئایندەی گەنجەکانی ڕۆشن بێ ئایندەی خۆشی ڕۆشنە گەنجەکانی ڕوو لە خێر بن ئەویش ڕوو لە خێرە لە ڕاستی چارەنووسی کۆمەلگاکان بە توێژی گەنجەوە بەسراوەتەوە وەکو گوتم گەنجیش هەم بە باری خێردا دەگونجێ کار تێکراوبێ هەم بە باری شەڕیشدا دەگونجێ کار تێکراو بێ و ئەو حاڵەتی تەسکیەی نەفس و بۆ خوا سوڵحانە وەکو کاریگەری دەبێت بۆ سەر مرۆڤێکی گەنج ڕەنگە لە قۆناغەکانی دیکەی تەمەدا ئەو کاریگەریەی نەبێت بۆ ئەو گەنجە زارێ وەک بڵێ جارێ عەقڵ و دڵی دانەگیراوە بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە مەشغەڵەتی دنیا وەکو لاپەڕۆیەکی سپی وایە چاکتر دەگونجێت کە ڕوو لە خێرکە هەر بۆیە لە ئیسلامدا گرنگی دراوە بەوە کە منداڵ بە گچکەی فێرە نوێژ بکرێت فێرە ڕۆژوو بکرێت فێرە تاعەت بکرێت بۆی لە ئەوەڵەوە فرچێک بگرێ بە چاکەکاریەوە بەشتی پاک و چاکەوە حەسانە و مەناعەیەکی بۆ دروست بێ لە بەرامبەر کارتێکەرە خراپەکانی ژینگە و کۆمەڵگا مامۆستا لە بابەتی ڕێخۆشکردنەکە ئەماژە بۆ وەکی کە لە چاپی پێنجەمدا گۆڕانکاریتان کردووە گویانێ کتێبەکەت ئەندازەیەک پۆلێن کردووە وەدا باشت کردو بە سەر 8 بەشان ئەم پۆلێنکردنوینە بۆ ینی بۆ خوێنەر چ گرنگێکی هەیە یعنی هەر بابەتێک کە کاتێکت پۆلێنی دەکەی بەشبەشی دەکەی خوێنەر ئاسانتر بۆی هەزم دەکرێت نەک هەمووی بەسەریەکەوە بێ ینی پێشتر بەسەریەکەوە بە ئەندازە ینی ڕەنگە ئەو بەو شێوەیە نەبوو بێت ئاوا بوو بێتە پێشتریش من هەر عادەتم وابە لە نووسیندا دائیم شت بەش دەکەم بەڵام ڕەنگە ئاوا بەشەکانی بەو شێوە سنوورەکانیان ئاوا لێک جا نەکرابێتەوە هەندی جاخود دوو بەش زیاتر ئاوێتە یەکدی بوو بن 3 بەش پێکەوە بوو بن بەڵام دواتر بۆ یەکەم جارە لە چاپی پێنجەمدا گە چاپەکانی کە تەماشاکە بوو بێتە 8 بەش کە دیارە بەشی هەشتەمیشی ئەو بۆ کە لە بەرلین نووسیمە لە ساڵی 2012 لە ئەڵمانیا ئەو کاتە خێزانم بوو بۆ چارەسەر بێگومان ئەگەر کەسی بێ خەڵک باشتر لی تێبگا دەبێ قسەکانی تۆزێ بەڕێوجێ بن و پۆلێنیان بکە بەشیان بکە بەشی یەک بەشی دوو بەشی سێ یا بڕگەیان بکە باشتر بۆی هەزم و ئیستیعاب دەکرێت کەسێکیش کە نان دەخوا خۆ ناچی نانەکە هەمووی لێک ڕابکاتە پار بێوانە نانەکە ناکات پارو چکە هەندێک لە نووسەرەکان طبیعەتیان وا بووە هەمووی بەسەریەکەوە بۆنە تەماشای کتێبەکانی مەسعود محەممەد کێ بەڕەحمەت بێ مرۆڤ و دەور و بەرگ حاجی قادرێکی کتێبەکانی کەی هەمووی پێکەوە جاویش نەزەریە و بیردۆزەکەی ئەوەیە کە هەندێک لە نووسەرانی عەرەبی جوایان کردووە دەڵێ ئەو نووسین و بابەتە وەکو کەلەشی وەکو جەستەیەک وایەت ئەگەر بێت و بەشی بکەی وەکو ئەوە جەستە پەلپەل بکەیت وای لێک داوەتەوە بەڵام من پێم وایە ئەوە ڕاست نییە چونکە تۆ وتار بێژیش کە وتار دەدا منگوێ لە هەندێک لە وتار بێژەکان دەگرم قسەی ئێستا دەیکات دوایش دەیکات لە کۆتاییشدا هەر دەیکات معنە هەموو دەکاتە چوینەوە نا ئێستا شتێک بڵێ دوای بە شێوەی تەسەلسولی منطقی دوای بابەتێککە دوای بابەتێککە دوای خاتیبە و کۆتاییکی هەبێ من پێم وایە چ وتار چ نامیلکە کتێب بەرهەم ئاوا باشتر ئیستیعاب دەکرێت و باشتر هەزم دەکرێت و خوێنەر باشتر سەری لێ دەردەچێت مامۆستا لە بەشی یەکەمی کتێبەکەیە کە دەتانەوێت تعریفەیەکی تەسکی نەفس بکەن لە خاڵی دووەمدا باز لە ئیحسانەکەن وەک ئەوەی کە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کە بە جۆرە خوا بپەرستی وەک ئەوەی کە بیبینی خۆ ئەگەر تۆ ئەو نەبینی ئەوە تۆ ئەبینێ مامۆستا ئەم فەرمودەی ڕاستە زۆر وتراوە بەڵام هەستەکەم مانایەکی قوڵی پێ نەدراوە لەوەی کە ئینسان چۆن ئیحساس لە خۆیان دروستکە کە خوا ئەبینێ خۆ ئەگەر ئەو نەیبینێ یعنی خۆخوا ئەیبینێ ینی ئەم هاوچێشە دروستکردنە لەوەی تۆ ئەگەر ئەو ئیحساسەش نەکەی کە خوا ئەبینی ئەوە خوای گەورە تۆ ئەبینێ و دروستکردنی ئەم ئیحساسە لە ئینسانە لە کاتی عیبادەت یا بە تایبەتی کە خوا تەماشاکە خوا ئەیبینێ لله مثل الأعلى يعني وەکو ئەوەی کە خوای گەورە خۆی مثلا لە ئینسان بەچاوی عەقڵ و دڵ بەس مامۆستا قسەمان لەسەر ئەوەیە دروستکردنی ئەم ئیحساسە چ چێژێک بە لاهانی ڕوحی ئینسانەدا چ جێک خاتە ناو عیبادەتەوە یعنی تۆزێک ئەگەر قوڵتر باس لەمە بکەین ئەمە بۆ ئینسان چەند گرنگە ئەم دێڕە أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك
ئەمە لە وەڵامی پرسیارێکی جیبریلدایە عليه السلام کە ئاراسی پێغەمبەری خاتەمی دەکات محەممەد صلى الله عليه وسلم کە دەڵێ مەل ئەخبرنی عن الإحسان هەواڵم پێ بدە ئیحسان چییە دا تەماشا بکە فەرموو دەکا عومەری کوڕی خەتاب دەیگێڕێتەوە لە صحیح بوخاری داهاتووە لە صحیح مسلمیش داهاتووە عومەری کوڕی خەتاب دەڵێ ئێمە لە غەزایەک بووین کە جەنگی تەبووکە دانیش بووین لە دۆری پێغەمبەر عليه الصلاة والسلام پیاوێک هات شديد بياض الثياب شديد سواد الشعر لا يرى عليه أثر السفر ولا يعرفه منا أحد پیاوێک هات بەرگەکەی زۆر سپی بوو مۆکانی زۆر ڕەش بوون شوێنەواری سەفەری پێوە دیار نەبوو هیچ کامێکی لە ئێمە نەمان دەناسی غەریبە وانە بێت و کەس نەیناسێ و بەرگەکەی زۆر سپی بێ و مۆکانی زۆر ڕەش بن تۆز خۆڵی ڕێشی پێوە نەبێ لەکوێ هات هەر لەوێ دار ڕێک لەوێ پەیدا بووە چوە لە بیابان بەڕێدا بڕۆ تۆز خۆڵت لێ دەنیشێ دێت دەڵێ دادەنیشێ لە نزیک پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام دوای سەڵاوکردن هەتا ئەژنۆی بە ئەژنۆی پێغەمبەرەوە دەنووسێنێ فأسند ركبتيه إلى ركبتيه يعني أول لەسەر ئەژنۆ دادەنیشێ پێغەمبەری صلى الله عليه وسلم دیارە لەسەر ئەژنۆ دانیشتووە ئەو کاتە وەکو حاڵەتی تەحیات ئەوەندە لێ نزیە وەک بڵێ هەز دەکەن ئەژنۆی بە ئەژنۆ نووساندووە دەڵێ أخبرني عن الإيمان هەواڵم پێ بدە ئیمان چییە پێغەمبەر عليه الصلاة والسلام پیاسی ئیمانی بۆ دەکا أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره دەڵێ صدقتە ڕاستت کرد دەڵێ سەرمان سوڕما عومەر دەفەرمێ سەرمان سوڕما لێشی دەپرسێ و دەشڵ ڕاستیش دەکەی یعنی بۆ خۆم لەو سەری هاتوومەوە ئەوجا دەڵێ فأخبرني عن الإسلام هەواڵم پێ ئیسلام چێت أبيش دل أن تشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا دي سنة الله صدقته أوجد الله أخبرني عن الإحسان إحسان شيء بيغمبر ده فرمي عليه الصلاة والسلام الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك إحسان ويك توب بجوري خواب برسي كده يبيني تأكيد أجر توج أو نبيني وتو دبيني أما يعني شيء البته دوای پرسیاری شش لێ دەکا أخبرني عن الساعة آخر زمان كان جێدێ پێغەمبەریش عليه الصلاة والسلام دەفەرمێ ما المسؤول عنها بأعلم من السائل پرسیار لێکرا و لە پرسیار کرد پێی شارەزاتر نییە ئەوجا دەڵێ دە باشە نیشانەکانم پێ بڵێ نیشانەکانی پێ دەڵێ کاکە پەیوەند ئەگەر تەماشا بکەین منچینەکانی ئیمان یاخود پایەکانی ئیمان ئەوە دیارە شەشن پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی باس کردوون پایەکانی ئیسلام پێنجن ئەوە یازدە ئەوە دیارە پایەکانی ئیمان دیارن پایەکانی ئیسلامیش دیارن ئیحسان کە دەفەرمی پێم بڵێ ئیحسان چییە ئیحسان شتێکی زیاد نییە لە ئیسلام و لە ئیمان ناڵێ ئەوەی کە ئیمانت بە فڵان شتە بێ یا ئاوابی یا ئەوە کردەوە بکەی بەڵکو دەڵێ دەفەرمێ ئەوەی کە خوا بپەرسی بە جۆرێک کە دەیبینی پێت وابێ کە دەیبینیان بەلای کەمەوە ئەگە پێتوانە تۆ دەیبینی ئەو تۆ دەبینێ یاخود ئەگەر تۆش ئەو نەبینی تۆ هەر دەبینی ئەمە یعنی چی ئەمە یعنی ئیحسان و تەزکیەی نەفس و بەرەو خواچوون و ساڵح بوون هەر بریتێ لە هەمان ئیمان و ئیسلام بەڵام بە کەیفیەت و کواڵیتیەکی چاک یعنی الأمەتی لە ڕەجەحەهم ئەگەر ئیمانی ئەو بەکر لەگەڵ ئیمانی ئومەت خراپە تەرازۆ لەهی هەمان قورستر بوو ئەو بەکرە خوا لێ ڕازی بێ ئەوش ئیمانی بۆکو ئێمە بەڵام نەوعیەتی ئیمانەکەی چۆنیەتەکەی جیا بووە ئەگەر ناخۆوانش هەر نوێژیان کردو وەکو ئێمە بەڵام نوێژی ئەوان وەکو ئێمە بووە لە ڕووی چۆنیەتی و نێوەڕۆکەوە جیا بووە جا کەواتە ئیحسان ئەوەیە کە تۆ ئیمانەکەت ئیمانێکی باش بێ ئەلئیحسان یعنی چاککردن چاکخواپەرستن ئیمانەکەت هەوڵدەی نێوەڕۆکێکی باشی هەبێ ئیمانەکەت زۆر قۆڵ و کامڵ و دامەزراوە بێ ئیسلامەتەکەت ئیسلامەتێکی باش بێ نوێژەکەت ڕۆژەکە زەکات و حەج و شایەتمان و هەمووی کەواتە ئیحسان ئەوەیە کە تۆ ئیکتیفا نەکەی بەوەی کە دەڵێ ئیمانم هێناوە ئیمانێکی ئەوە هاکەزایی و ئیکتیفا نەکەی بە خواپەرستی و بە جێبەجێکردنی دروشمەکان بە شێوەیەکی سادە و هاکەزایی بەڵکو بیر بکەوە لە نێوەڕۆکیان لە چۆنیەتەکەیان
لەوێدا وردەکاری بکەی لەوێدا باش قوڵ ببیەوە بەو قوڵبوونەوە بە ئیمان و ئیسلامدا مەقامی ئیحسان دەردەکەوێ و لێرەشدایە کە خواپەرستیەشە لەگەڵەوەی دەکە لێکجار دەبێت. باش مامۆستا ئەی ئەمە ڕەنگە ینی تێگەشتنیی عەقڵی بێ ئەندازەیەک بەس لە هەردووچانە لەوەی کە ئینسانەوەی حساسە بکە کە خوای گەورە ئەبینێ ئینسان لە بینینە تەمان شک و گومان و ئەمانەی نامێنێ ینی تەسەورەکەی کە ئینسان کە شتێکە بینێ شتێکی بەرجەستا بێنێ ئیتر یەکلاییە بێتەوە هیچ شک و گومانێکی تا نابێت. دووەمیش کە هەست بکە کە خوای پەروەردگارە بینێ وەکو ڕقابە لەسەری ینی هەستەکەی ئەم دوو پرۆسەیە بینینەکە کە شک و گومانی تا نامێنێ و ڕقابەتیش کە ئینسان ئیتر بە تەواوی کە هەستەکە هێزێک ڕقابەیەکە هێزێک چاودێریەکە ینی هەستەکەی کە باشتر پەرستشەکەکە ئەمەش یەکلایی ناکاتەوە چ لایەنی گومانەوە چ لەوەیەوە کە هەست بە ڕقابەتی خوای پەروەردگار بکە. کاک پەیوەند خۆی ئەوە شتێک نیە بەڕاستی ئینسان هەروە بە سەبرێک و دوو فوان پێی بگا کەس لە پڕ نابێتە کوڕ بەڵام دڵنیا بە تۆش و بینەران و بیسەرانی بەڕێزیش کە ئەو حاڵەتە ئەوەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم واقعە و هەیە وا دەبێت. ئینسان دەگاتە حاڵەتێک کە وەکو عەلی کوڕی ئەبی طالیب خوا لێ ڕازی بێ دەڵێ لەو کوشیفە الغیطاء مەزدەدت یەقینەن ئەگە پەردە لابچێ یەقینم زیاد ناکە. ئینسان دەگاتە ئەو حاڵەتە مەرجینە ئەگەر هەموو کاتێ لەو حاڵەتدا بەڵام بە تایبەت لە هێندی حاڵەتی تایبەتدا دەگاتەوەی کە فعلا وا دەزانی ئەوە تۆ لە خوای پەروەردگارەوە ڕاماوی لە خزمەت خوادای و فریشتان دەبینیت و وارزانی بەهەشت دەبینیت دۆزەخ دەبینی ینی هەر لە دنیای ئەوەدا گە ناخۆ ئینسان بە خەون ئەوە دیارەکە زۆر کەس بە خزمەت ئەو شتانە دەگا بە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فریشتەکان و بەهەشت و دۆزەخ و ئەوە هیچ بەڵام لە حاڵەتی بێداریشدا ئەتۆ بەڵە دەگونجێ بچی حاڵەتێکی واوە جا ئەویش بە پێی ڕای عاریفان و شارەزایان کردوێتی بە دوو قۆناغ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەن تعبد الله كأنك تراه ئەوە بەرزترە کەوە تۆ خوا دەبینی بە چاوی عەقڵ و دڵ فإن لم تكن تراه فإنه يراك ئەگەر پێتوانە بێت تۆش ئەو دەبینی پێتواوێ کەوت تۆ دەبینێ ئەمەیان دەبێ هەر هەبێ جا واتە تۆ دەبێ یان بینەر بی یا بینراو بی و لە ڕاستیدا ئەوە وەکو گوتم شتێکی واقعە و بە بەرجەستەی دێتە دی بەڵام دیارە پێویستی بە کرد و کۆش دەکا پێویستی بە هەوڵدان دەکا و پێویستی بە خۆ پاراستن دەکا هیچ گومانی تێدا نییە کە ئەو تاعاتانە کە دانراون کاکە ئەو خواپەرستیانە کە دانراون هەموو بۆ ئەو حاڵەتە دروست بێ ئەو حاڵەتی ئیمانی شوهودیە جاوە زانایانی تەزکیە نەفس پێ دەڵێن ئەلئیمان الشوهودی من لەو کتێبەشدا باسم کردووە یەکێک لە بەرهەمەکانی تەزکیە بوونی نەفس بریتێ لە گەیشتن بە حاڵەتی ئیمانی شوهودی شوهودی یعنی کە تۆ بە چاوی عەقڵ و دڵ خوای پەروەردگار ببینی دەستی خوا ببینی جا کە تۆ دەچی ئەو حاڵەتەوە ئەو کاتە ئەوەی کە خەڵک زۆر پێی ناڕەحەت دەبێ مەسەلەن سەرما و گەرما و قسە پێگوتران و ناڕەحەتی و ئەوانە ئەو کاتە بۆ تۆ چێژێکی دیکە پیا دەبێت لەو شتانات بە نەوعێکی دیکە تۆ تەماشای ئەو شتانە دەکەی مەسەلەن هەیە لەگەڵ تۆ زەرەرێکی دنیایی کرد دنیای لێ دێتەوە یەک هەیە لەگەڵ مەسەلەن خۆشیێکی تۆزێک مادی دنیای هاتە ڕێ لە کەوڵی خۆی دەردەچێت بەڵام نا ئەوەی کە بەڕاستی زۆر لە خوا نزیک بێ بچێتەوە حاڵەتی مەقامی ئیحسان و ئیمانی شوهودی ئەو کاتە ئەوەی ئەو حاڵەتەی بۆ دروست دەبێت کە خوای پەروەردگار دەفەرمێ لکەی لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم بۆی زۆر خەفەتبار نەبن کە شتێکتان لە دەست دەچێ زۆرش دڵخۆش نەبن بۆی کە شتێکتان دێتە دەست ئەوش کە لە دەست شۆ پێت کەمە ئەوەش کە دێتە دەستیشت پێت کەمە جا ئەوە وا دەکا کە ئینسان لە ڕووی دەرونیەوە ئارام بێ خاوەن ئۆخشن بێ خاوەن تەسکینی بێ دامەزراو بێ و بەوەش پارێزراو دەبێ لە ئینفیعالاتی نەفسی کە بەهۆی ئێستا دکتۆر و پزیشکەکان دەڵێن زۆربەی نەخۆشیەکانی وەکو گرەی نەخۆشی دوانزە گرێ نەخۆشی گەدە شەکرە زەختی فشاری خوێن زۆر لە نەخۆشیەکان بەرهەمی ئینفیعالاتی نەفسین کە تۆ ئاوا لە خواوە نزیک بووی ئیمانی شوهودیت هەبوو نە بە هاتنی دنیا نە بە نەهاتی نە بە خۆشی نە بە ناخۆشی زۆر
گۆڕانت بەسەردانا لەو حاڵەتین فیعال و هەڵسوونشتانە دەپارێزری کە لەوەش پارێزرای لە مزاعفات و دراویستەکانیشی دەپارێزری. بەڵام مامۆستا ئەڵقەی ژمارە 22 تێپەڕی هیچکی کە ناتوانم ینی کاتەکە بەشی پرسیاری تر ناکە بۆیە لێرە وەڵام جارشکە سوپاس بۆ جەنابەت کە وڵامی پرسیارەکانی ئەڵقەی ژمارە 22 دایەوە بە بەتەشید پرسیارگەلێکی زۆر ماوە مامۆستا و تەمە ناکەم کە وەکو بڕیارماندا بۆ پشوو درێژ بین و بە تایبەتی لە ڕێگای ساڵحبوون و بەرەو خواچوونە ئینشاڵڵا. خوا بەلوتف و کەڕەمی خۆی سەرنجاممان خێرکە و یارمەتیماندا هەمومان هەرچی زیاتر ساڵح بین و هەرچی باشتر بەرەخوا بچین تاکو لە خەمی دنیا و قیامەت بڕەخسین. بەڵێ خۆشەویستان بۆ ئێوەش زۆر سوپاس کە تاکو ئێرە بینەری و بیسەری بەرنامەکە بوون تاکو بێگەشتنەوەیکی دیکە لە ئەڵقەی ژمارە 23 بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان بێت.